إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. خوای پەروەردگار قورئانێکی بۆ ئێمە ناردووە کە ناوی ناوە فورقان. تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. خوای پەروەردگار ئەو قورئانەی ناردووە کە یەکێک لە ناوەکانی ئەلفورقانە، واتە جیاکەرەوەی حەق و باتڵە لە یەکتری بۆ ئێمە. حەق و ناحەقمان پێدەناسێنێت، چاک و خراپمان پێدەناسێنێت، بۆ ئەوەی ئێمە بەپێی ئەو قورئانە بیر بکەینەوە. ئەو دین و شەریعەتەی کە خوای پەروەردگار بۆ ئێمە ناردووێتی، بۆ ئەوەیە کە ئێمە حەق و باتیل لە ڕێگای ئەو دینەوە بزانین، چاک و خراپ لە ڕێگای ئەو دینەوە بناسین. ئەوەی کە بەپێی ئەو شەریعەتەی ئێمە چاک بێت، ئێمەش بە چاکی بزانین. ئەوەی بەپێی شەریعەتیشمان خراپ بێت، ئێمە بە خراپی بزانین. زۆر جاران ئینسان بەهۆی میزاج و تەبیعەتی خۆیەوە بە هەڵە دەچێت لە پێوەری چاکی و خراپیدا، بەڵام شەریعەت و بەرنامەی خوای پەروەردگار بۆ ئەوە هاتووە بۆ ئێمە تاوەکو چاک و خراپمان پێ بناسێنێت، تاوەکو حەق و باتیلمان پێ بناسێنێت. بۆیە بە کورتی دەڵێن چاکترین کەس کێیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەختێک کە پرسیاری لێ دەکرێت، پێی دەڵێن: ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، ئەی الناس ئەفضل، کێ لە هەموو کەسێک چاکتر و باشترە؟ کام مسلمانە باشترە و کام ئینسانە لە هەموو کەسێک چاکترە؟ لە وەڵامدا پێغەمبەر دەفەرمێ: كل مخموم القلب صدوق اللسان. ئەو کەسە باشترین و چاکترین کەسە کە دڵێکی پاک و چاکی هەیە و زمانێکی ڕاست و باشی هەیە. ئەو کەسەی کە دڵی پاکە لە گوناه و تاوان و بغض و حەسادەت، ئەو کەسەی کە زمانی ڕاست و پاک و چاکە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسە باشترینی کەسە. هاوڵان فەرموویان: ئێمە ئەو کەسەی کە زمانی ڕاست بێ دەزانین کێیە، بەڵام مەخموم القەلب چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێناسەی دڵی پاک و چاکمان بۆ دەکات کە دڵی پاک کامەیە و کامە دڵ لە هەموو دڵێک باشترە و کامە ئینسانە کە خاوەنی چه دڵێک بێت لە هەموو کەسێک باشترە. پێغەمبەر فەرمووی: ئەو دڵی کە هو التەقی النەقی، ئەو دڵی کە تەقوادارە و هەست بە ترسی خوای پەروەردگار دەکات و پارێز لە سنوورەکانی خوای پەروەردگار دەکات، پارێز لە شکاندنی سنوورەکانی پەروەردگار دەکات. التەقی یعنی ئەو کەسەی کە خاوەنی دڵێکە، ئەو دڵی لە خوا دەترسێت، هەست بە بوونی خوای پەروەردگار دەکات، هەست بە چاودێری خودای پەروەردگار دەکات، حیساب بۆ بڕیارەکانی خوای پەروەردگار دەکات، سنوورەکانی خوای پەروەردگاری خۆی ناشکێنێت. النەقی ئەو دڵە پاکەی کە دڵێک بێت کە پاک بێت، ئینسان پاکی کاتەوە لە گوناه و تاوان، پاکی کاتەوە لە بغض و حەسادەت، پاکی کاتەوە لە هەرچی شتێک کە بێفەرمانی خوای پەروەردگارە. ئەو دڵە کە پاک بێت
لە گوناه و تاوان و لە هەرچی خراپەیەک کە لە شەرعدا خراپە و دروست نییە. لا ئیثمە فیه، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە خاوەنی ئەو دڵە بێت کە دڵێکی تەقوادار و باش و چاک و پاک بێت، ئەنجا گوناه و تاوانی تێدا نەبێت. ئینسان هەیە لە دڵ و دەرونیدا زۆر گوناه و تاوانی شاردۆتەوە، خوا پەناماندات، بەڵام ڕەنگ بێ بۆی جێبەجێ نەکرێ و پێی نەکرێت. ئەو دڵت پاکەوە گوناه و تاوان باتەیدا نەبێت، چونکە ئینسان شتێک کە چۆن ناو دڵ و دەرونی دواتر ئەو شتە دەبێتە کردار و دواتر ئەو شتە لە بیر و فکری ئینساندا هەردێ و دەڕوات تاوەکو شەیطان لەلات دەکاتە وەزوەسە و دەیکەی بە کردار. خوا پەناماندات. لا ئیثمە فیه ولا بەغیە، ئەو دڵی کە گوناه و تاوانی تێدا نەبێت و هەروەها زوڵم و ستەمی تێدا نەبێت. لە بەرامبەر خوای پەروەردگاردا ئینسان زوڵم نەکات و سنوورەکانی خوای گەورە نەشکێنێ و زوڵم لە خۆی نەکات، ئەنجا زوڵمی تێدا نەبێت لە بەرامبەر خەڵکدا، مافی خەڵک داگیر نەکات، زوڵم لە خەڵک نەکات، چووەکو ئینسان کە تاک بێ زوڵم نەکات، چووەکو ئەوەی کە کار بەدەست بێت زوڵم و ستەم لە دڵ و دەرونی ئەو کەسەیەدا نەبێت و جێگای نەبێتەوە. ولا غل ولا حسد، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو دڵی کە بوغزی تێدا نەبێت، کینە و ڕقی تێدا نەبێت بەرامبەر بە خەڵک و هەروەها حەسادەتی تێدا نەبێت بەرامبەر بە خەڵک، ئەو کەسەی کە خاوەنی ئەو دڵەیە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسە چاکترین کەسە. ئەگەر لەو فەرمایشتە ورد بینەوە پێغەمبەر کە باس و پێناسەی چاکترین کەسمان بۆ دەکات، ئەو کەسەیە کە زمانێکی ڕاست و چاکی هەیە لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاری دێنێت و ئەو لاو ئیملای پێناکات، تاوان و گوناهی پێناکات، زمانێکی ڕاستی هەیە، ئەنجا دڵێکی پاکی هەیە. ئەو دڵە یەکەمیان لە بەرامبەر خوای پەروەردگاردا خاوەنی تەقوایە و گوناه و تاوانی تێدا نییە. ئەو دڵی کە پاکە لە شیرک و کوفر لە گوناه و تاوان، ئەنجا لە بەرامبەر خەڵکیشدا ئەو دڵە پاکە بغض و حەسادەتی تێدا نییە، زوڵم و ستەمی تێدا نییە، واتە هەم لە بەرامبەر خوای پەروەردگاردا دڵی پاکە و هەم لە بەرامبەر خەڵکیشدا ئەو کەسە دڵی پاکە. ولا غل ولا حەسەد، بغض و حەسادەت و کینە و ڕقی تێدا نییە لە بەرامبەر خەڵکدا، چونکە دینداری هەر ئەوە نییە کە ئینسان لە بەرامبەر خوای گەورەدا چاک بێت، بەڵکو دەبێت لەگەڵ خەڵکیشدا باش بێت، لە بەرامبەر خەڵکیشدا دڵی پاک بێت، لە بەرامبەر خەڵکیشدا لە ناو کۆمەڵگاشدا زمانی ڕاست بێت، لەگەڵ بەندەکانی خوای گەورەشدا چاک بێت، ئەو جا ئینسان دینداریەکی تەواو دەکات. ئەو کەسە کە دڵی پاکە بەرامبەر بە خەڵک حەسادەتی تێدا نییە. حەسوودی بەرامبەر بە خەڵک مەبە، چونکە حەسوودی دڵ و دەرونی ئینسان وێران دەکات، یەک سوودیشی بۆ ئینسان نییە، نە لە دنیادا نە لە قیامەتدا. ولا حەسەد، ئەو دڵە پاکە حەسادەتی تێدا نییە لە بەرامبەر خەڵکدا. سوفیانی کوڕی دینار دەفەرمێت بە ئەبی بەشیرم گوت کار و کردەوەیەکم پێ بڵێ لەوانەی پێش ئێمە چه کار و کردەوەیەکیان دەکرد کە زۆر باش بێت و پاداشتی زۆر بێت. لە پیاوچاکان و کەسە چاکەکانی پێش ئێمە کار و کردەوەیەکی باشەم پێ بڵێ. فەرمووی ئەوان کاری کەمیان دەکرد بەڵام لە بەرامبەردا پاداشتێکی زۆر و گەورەیان وەردەگرت. فەرمووی چۆن؟ گوتی لسەلامەتی صدورهم، چونکە ئەوان دڵیان پاک بوو لە بەرامبەر خوای پەروەردگاردا، گوناه و تاوانی تێدا نەبوو، خاوەنی ئیخلاسیەت بوون، لە بەرامبەری خەڵکیشدا دڵیان پاک بوو، کار و کردەوەیەکی کەمیان دەکرد بەڵام پاداشتێکی زۆریان وەردەگرت، خوای پەروەردگار بە زۆر پاداشتی دەدانەوە. حارسی محاسیبی دەفەرمێت نزیکترین ڕێگا بۆ چوونە بەهەشت بریتیە لە ڕاستی و بریتیە لە ڕاستگۆیی، و هەروەها دەفەرمێت چاکترین زاد و زەخیرەش بۆ قیامەت بریتیە لە زاد و زەخیرەی تەقواداری، و دەفەرمێت هیچ شتێک بەقەت دڵێکی پاک دڵ و دەرونی ئینسان ڕووناک ناکاتەوە، کە ئینسان دڵی پاک بوو بە نوری ئیمان و ئیسلامەتی ئەو کاتە دڵی ڕووناک دەبێتەوە و باشتر نوری ئیمان و ئیسلامەتی دەچێتە ناو دڵ و دەرونیەوە. فوضەیلی کوڕی عیاز دەفەرمێت لە لای ئێمە خەڵک بە زۆری نوێژ و ڕۆژوو ئاوا پاداشتی گەورە نەدەبوو، ئاوا فەزڵ و ئاوا گەورە نەدەبوو، ئاوا نەدەبوو بە پیاوی چاک و باش. ئەی بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە دڵێکی واڵا و سەخی هەبوو دەبۆ پیاوێکی باش و ئینسانێکی چاک و پیاو چاک، و هەروەها بەهۆی دڵێکی پاکەوە دەبوو بە ئینسانێکی چاک
و سێمیان بەهۆی ئەوەی کە دڵسۆز بوو بەرامبەر بە هەموو خەڵک و بەرامبەر بە هەموو کۆمەڵگا خێر و چاکەی خەڵکی دەویست، هەرگیز بیری لە خراپە نەدەکردەوە بەرامبەر بە خەڵک. بەوە ئینسانەکان گەورە دەبن، هەم لە ناو کۆمەڵگادا و هەمیش لە لای خوای پەروەردگار ئینسان گەورە دەبێت. کەواتە ئینسان ئەگەر دڵی پاک بوو، دڵی چاک بوو، لە بەرامبەری خوای پەروەردگاردا دڵی تەقوادار بوو، گوناه و تاوانی تێدا نەبوو، لە بەرامبەر خەڵکیشدا دڵی پاک بوو، بغض و کینە و ڕق و حەسادەتی تێدا نەبوو، ئەو کەسە کە خاوەنی ئەو دڵە بێت باشترین کەسە لە ناو کۆمەڵگادا و لە لای خوای پەروەردگاریش خوا بمانگەڕی لەو کەسانە. ئەنجا ئەو کەسەی کە سەدوقی لیسان، کە زمانێکی ڕاستی هەبێت، ئەو کەسەش باشترین کەسە، خاوەنی دڵێکی پاک بێت و خاوەنی زمانێکی ڕاست و چاک و ڕێک و پێک بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێت: اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة. ئێوە زەمانەتی شەشتم بۆ بکەن کە ئەو شەشتانەتان دەپارێزن. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم: من زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. ئەو زەمانەتە لەلایەن پێغەمبەرەوەیە، لەلایەن ئینسانێکی ئاساییەوە نییە بڵێ ڕاستە یاخود ڕاست نییە، لەلایەن پێغەمبەرەوەیە و 100% ڕاستە. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم: زەمانەتی ئەو شەشتەم بۆ بکەن، من زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. یەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی: ئوستقوا إذا حدثتم. کاتێک کە قسەتان کرد بە ئەو زمانەتان ڕاست بێت، ڕاستگۆ بن، ڕاست بن، با زمانتان ڕاست بێت. ئەوە یەکێکە لەوانەی کە پێغەمبەر فەرمووی زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم ئەگەر ئێوە زەمانەتی ئەو شەشتەم بۆ بکەن. فضەیلی کوڕی عیاز دەفەرمێت: هیچ پارچە گۆشتێک لە ناو جەستەی ئینساندا خۆشەویستتر نییە لە لای خوای پەروەردگار لەو زمانە، بەڵام کەی کاتێک کە ڕاست بێ و لە ڕاستیدا بەکاری بێنی و لە چاکە و لە ڕەزامەندی خوای پەروەردگاردا بەکاری بێنی. لە هەموو پارچە گۆشتێکی، لە هەموو ئەندامێک لە جەستەی ئینساندا ئەو زمانە خۆشەویستترە لە لای خوای گەورە ئەگەر ئینسان لە ڕاستیدا بەکاری بێنێت. بەڵام کە لە ڕاستیدا بەکاری نێنی، بەڕاستی ئەوە خەتەرە و جاری وا هەیە خوا پەنەمەندە ئینسان بەرەو جەهەنەم دەبات. گوتراویشە جوانی ئینسان بەهۆی زمانیەوەیەتی، چونکە ئەو زمانە تعبیر لە ئیرادە و بیر و بۆچوونی ئینسان دەکات. ئەو زمانە چی بڵێت ئینسان بەو شێوازەیە پێناسە دەکرێت. جوانی ئینسان بەهۆی زمانیەوەیەتی، تەواویەتی ئینسانیش بەهۆی عەقڵیەوەتی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: عەلەیکم بالصدق. ئامۆژگاریتان دەکەم بە چی؟ بەوەی کە ڕاست بن، ڕاستگۆ بن، بە ئەو زمانەتان ڕاست بێت، چونکە دەفەرمێت: فإن الصدق يهدي إلى البر. ڕاستگۆیی و ڕاستی ئینسان بەرەو چاکە دەبات، دەفەرمێت چاکەش ئینسان بەرەو بەهەشتی خوای پەروەردگار دەبات. بیرکەوە ئەی ئینسان، خوای پەروەردگار لە ناو هەموو ئەندامەکانی ئینساندا خوای پەروەردگار ئەو شەڕەف و گەورەیەی بە زمان داوە بەو پارچە گۆشتەیە کە قسە دەکات و دەتوانێت تعبیر لە ڕاوبۆچوونی ئینسان بکات، دەتوانێت چاکە بڵێت. بیر بکەوە ئەو پارچە گۆشتە لە ناو هەموو ئەندامەکانی ئینساندا خوای گەورە ئەو شەڕەف و گەورەیەی پێداوە کە قسە دەکات و توانای قسەکردنی هەیە. دەی بەڕاستی حیفە ئینسان ئەو پارچە گۆشتە و ئەو زمانە کە ئەو شەڕەف و گەورەیەی هەیە دەتوانێت قسە بکات، تۆش لە خراپەدا و لە تووڕەیی خوای گەورە، لە تووڕەبوونی خوای پەروەردگاردا بەکاری بێنی، لە خراپەدا بەکاری بێنی. بیر بکەوە هەوڵ بدە ئەو زمانەت لە شکر و سوپاس و ڕەزامەندی خوای پەروەردگاردا بەکاربێنە. وەریا بە زمان نیعمەتێکی خوای پەروەردگارە دەتوانی بەهەشتی پێ بکڕی، بەڵام لە چاکەدا بەکاری نێنی خوا پەنامەندت بەخوا ئینسان بەرەو دۆزەخ دەڕوات. زۆر جاران ئینسان یەک قسە دەکا بیری لێ ناکاتەوە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسە پێی دەچێتە جەهەنەمەوە. فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەی خەڵک کە دەچنە جەهەنەمەوە بەهۆی زمان و بەکارهێنانی زمانەوەیە. کەواتە وریا بە ئەی ئینسان، ئەو زمانە خوای گەورە گەورەیەکی پێداوە لە ناو هەموو ئەندامەکانی ئینساندا، تەنها ئەو پارچە گۆشتە ئەو زمانە توانای قسەکردنی هەیە. حیفێ ئەو زمانەت لە خراپەدا بەکاربێنیت، حیفێ ئەو زمانە لە چاکەدا بەکارنێنی و لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکارنێنی. ئەو زمانەت ڕاست نەکەی کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک زەمانەتی زمان و داوێنم بۆ بکات، زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم کە ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە.
بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکا کە زمانمان ڕاست بێت و دڵمان پاک بێت ئەو کەسە چاکترینی کەسە و ئەو کەسە کەسێکی بەهەشتیە خوای گەورە بمانگەڕی لەو کەسانە. نەتیجە و دەرەجامی کۆتایی ئەو بابەتە دەگەینە ئەو نەتیجەیە سوودی ئەو بابەتە بۆ ئێمە ئەوەیە کە دووشت بڵین بە کورتی. یەکەمیان ئەگەر ئینسان بیەوێت لە لای خوای پەروەردگار چاکترین کەس بێت لە ناو کۆمەڵگادا چاکترین کەس بێت دەبێت زمانی ڕاست بێت و دەبێت دڵی پاک بێت. زمانی ڕاست بێت چاکەی پێ بڵێت لە ڕازامەندی خوای گەورەدا بەکاری بێنێت. ئەو جا ئینسان دڵی پاک بێت لە بەرامبەر خوای پەروەردگاردا تەقوادار بێ و گوناه و تاوانی تێدا نەبێت لە بەرامبەری خەڵکیشدا بوغز و حەسادەتی تێدا نەبێت. ئەگەر ئینسان بتوانێت ئەو دوانەی چاک کات دڵ و زمانی باش کات ئەو کەسە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم چاکترین کەسە لە لای خوای پەروەردگار و دڵنیابە لە ناو کۆمەڵگاشدا ئەو کەسە باشترین کەسە. دووەمیان ئەو کاتە ئینسان دەبێتە چاکترین کەس کە لە بەرامبەری خوای پەروەردگاردا چاک بێت و لە ناو کۆمەڵگاشدا چاک بێت. هەر بەوەندە نابێ ئینسان نوێژ و ڕۆژوو بکات، ئینسان عیبادەتی شخصی بکات بەڵام گوێ بە کۆمەڵگا نەدات، گوێ بە خەڵک نەدات، لەگەڵ خەڵک باش نەبێت، خەڵک ئەزیەت دات. جاری وهەیە ئینسان بەهۆی ئەزیەتدانی خەڵک بەهۆی خراپی لەگەڵ خەڵک نوێژ و ڕۆژوەکەشی لەسەری قەرزدار دەبێتەوە خوا پەناماندات. دینداری تەواو ئەوەیە کە ئینسان لە بەرامبەر خوای پەروەردگاردا باش بێت و لە ناو کۆمەڵگادا لەگەڵ خەڵکیشدا باش بێت، دڵی چاک بێت، زمانی ڕاست بێت، بغض و حەسادەت و کینەی تێدا نەبێت، چاکەکار بێت لە بەرامبەر خەڵکدا. ئەو کەسە باشترین کەسە کە لەگەڵ خەڵکدا باشە و کە دڵی خەڵک خۆش دەکات، کە زەرەر و زیانی نییە بۆ خەڵک، کە لەگەڵ خەڵکدا چاکەکارە و ئینسانێکە زیانی بۆ هیچ کەسێک نییە. خوای گەورە بمانگەڕی لەو کەسانە. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە گیان لەو کەسانە بین کە باشترین کەسن. خوایە بمانگەڕی لەو کەسانەی کە زمانیان ڕاستە و دڵیان پاکە. یا ربی خوایە گیان بە ئیمانەوە بمانژێنی، بە ئیمانەوە بمانبرێنی، لەسەر ئەو دینە پاکە بمانژێنی هەتاوەکو دەگەینەوە خزمەتی تۆ. یا ربی خوایە دامەزراومان کەی، یا ربی خوایە گیان لەسەر ئەو دینە پیرۆزەی خۆت دامەزراومان کەی. یا ربی خوایە گیان دڵ و زمانمان دامەزراو کەی، دڵ و زمانمان ڕاست کەی. یا ربی خوایە وامان لێ بکەی کە هەتاوەکو دەگەینەوە خزمەتی تۆ بتوانین ڕەزامەندی تۆ بەدەستبێنین و لەسەر ئەو دینە بژین و لەسەر ئەو دینەش بمرین. یا ربی خوایە گیان بەختەوەر و عاقبەت خێری و دنیا و قیامەتمان بکەی. یا ربی خوای گەورە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی و دۆزەخ و دەشتی مەحشەر پارێزراومان کەی. خوایە بە ڕەحم و بەزەی خۆت بە لوتف و گەورەی خۆت لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا هەمومان بەیەکەوە کۆ بکەیەوە لە خزمەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە فیردەوس الأعلادا هەمومان بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.